وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە سەردانی ئیدارەی سربەخۆی سۆرانمان کرد کە پێشوازێکی باش کراین لەلایەن بەڕێز بەرپرسی ئیدارەی سربەخۆی سۆران هەروە لەلایەن بەڕێز قایمقامی منطقەی سۆران و لەلایەن کە برا کریستیانەکان لە کەنیسەی مارگۆرکسدا ئەمانە ئێمە ئەم سەردانە مەبەستمان لەم سەردانە بۆ منطقەی سۆران کە بە مەبەستی لە نزیکەوە ئاگداربوون لە ڕەوشی پێکاتەیەکی گرنگی هەرێمی کوردستان وەکو پێکاتەی کلدان سریان ئاشووری کە وجودی ئەم پێکاتەیە کە زۆر گرنگە لەم ناوچەیە ئێمە لە ڕابردوش چەندەها سەردانمان کردووە بۆ ئەم ناوچەیە کە بینیمە لە منطقەی سۆران کە پێکەوە ژیانی باشەیە و کە یەکتر تەقبولکردنی باشەوە ئێمەش وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان لە هەموو کات زیاتریش کە دەمانەوە زیاتر خزمەتی نەتەوەکان و خزمەتی پێکاتەکان بکەین بەبێ جیاوازی ئێمە سەردانی هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستانمان کردووە کە لە بەتابەتی لەو ناوچانە لەو شارانە کە وجودی نەتەوەکان هەیە و کە وجودی پێکاتەکان هەیە و کە بینیمە لە هەموو کات زیاتریش کە ئەم تەعایشۆم پێکەوە ژیانە بەهێزە هەیە لە نێوان هاوڵاتیانی ئەم پێکاتانە لە هەموو کات زیاتریش کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئیتیمام بە ڕەوشی پێکاتەکان دەدات و زیاتر ئیتیمام بە داواکاری و مافەکانیان دەدات و ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە کە ئیتیمام دانی بە ڕەوشی پێکاتەکان ئەمە پاڵپشتەکە بۆ بێزکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان و بۆ بێزکردنی پێکەوە ژیانی پێکاتەکانی ئاین و ئاینزانەکان ئێمە کە لەم سەردانش کە ئێمە کۆبنەوەی لەگەڵ نوێنەرانی پێکاتە بە تایبەتی نوێنەرانی کریستیانەکان کردان سریان ئاشووریەکەین کە مەبەستی لەم سەردان و کۆبنەوانش کە لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی لە پێکاتەیەکی گرنگکە لە لەم ناوچەیەدا بۆی بتوانین کە ئەم گرفت و ئەم داواکاریە چیە ئێمە بتوانین بۆیان چارەسەر بکەین وە بتوانێت پشتوانیان بکەین کە وجودی وتم وجودی ئەمانە زۆر گرنگە و ئێمە کە وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە لە نزیکەوە کە متابعینەکەین و کە ئیشی لەسەر ئەو مەلەفەکەین و کە مەلەفەی گرنگە لە ئێستا دەکە گەر تەماشای سەیری ڕەوشی پێکاتەکان بکەین لە هەولێر لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونێکی باشەیە و کە ئەمەش شتێکی باشە و ئیجابیە و ئێمە دووبارە دەستخۆشی لە ئیدارەی منطقەی سۆران دەکەین کە ئەوانش ڕۆڵێکی باشیان هەیە کە لە پشتیوانیکردنی ئەم تەعایشە و ئەم پێکەوە ژیانە ئێمە زۆر سوپاسان دەکەم بەخێربێن. کە وجودی پێکاتەکان گرنگە لە هەموو ناوچەکان لە ئێستادا کە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی زۆر جددی کاری لەسەر ڕەوشی پێکاتەکان ئەکات و کە لەوەشدا کە لە کابینەی حکوومەتی هەرێمدا لەم کابینەیەدا کە مەلەفێکی استحداث کرا کە تایبەتە بە کاروباری پێکاتەکان ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە کە ئیتیمامدانە بە ڕەوشی پێکاتەکان ئیتیمامدانە بە مافەکانیان بە داواکارەکانیان ئێمە چەندە هەزار سەردانی وتم کە سەردانی هەموو شار و شارچکانی هەرێمی کوردستانمان کردو بە تایبەتیش بۆ ناوچەی منطقەی سۆران کە ئیدارەی سربەخۆی سۆران کە ئێمە لێرە چاومان پێکەوتووە بە کۆبنەوە و سەردانمان کردووە لەگەڵ لایەنەکان و نوێنەرانی پێکاتەکان لێرە لەم شارەدا لە ڕاستیدا کە تەعایشێکی پێکەوە ژیانێکی زۆر باشەیە و پێکەوە ژیانێکی بەهێز هەیە ئەمەش جێگای شانازیە و جێگای تەقدیری بۆ هەموو لایەنەکە لێرەدا کە لەوانەیە هەندێک گرفتی هەبێت و بۆ مەسەلەن تایبەت بێت و بە بەشداریکردنیان کە بەشداریکردن لە پرۆسەی ئیداری
ئەمەش لە داهاتوودا مەسەلەن لەوانەیە زیاتر بەشدار بکرێت و بە شێوەیەکی باشتر کە هاوشێوەی مەسەلەن لە شاری هەولێر لە ئەنجومەنی پارێزگاکان و لە پرۆسەی مەسەلەن لە پەرلەمان و لە ناو دەستگاکانی ترش لێرەش بە هەمان شێوێ ئەم بەشداربوونە هەیە و بەڵام دەبێت زیاتر هەبێت و چکە لەبەرەوەی وجودی ئەم پێکاتانە گرنگە و ئێمەش بۆ مەبەستە کارەکەین لە هەمووشیان گرنگتر ئێستا لە منطقەی سۆران کە وجودی ئەم تەعایشۆن پێکەوە ژیانە باشە و بەرەو باشتریش ئەڕوات. زۆر سوپاس.